Hey, what's up guys? Welcome to Learn and Explore. من راستیم خوشحالم که گرامانتان لویدیویی ندا. من ویدیوی بەشی سێمە لە زنجیرەی 4000 Essential English Words 4000 گرنگترین وشەی ئینگلیزی. هەر بەشێکی ئەم زنجیرەیە لە سێ بەشی سەرەکی پێکدێت کە بەشی یەکەمیان 20 وشەی گرنگە، دواتر بەشی ڕاهێنانە و بەشی سێم چیرۆکێکە کە ئەو 20 وشەی کە خوێندومانە بەکارهێنین. با ئێستا دەست پێ بکەین. بەشی یەکەم 20 وشە. لەم بەشەدا 20 وشەی گرنگ ماناکەی بە ئینگلیزی و کوردی و هەروەها نمونەیەکی بۆ هێنینەوە. یەکەم alien واتە زیندەوەری ئاسمانی کە ئەمە ئەو زیندەوەرانەیە کە زاناکان ئەڵێن لە دەرەوەی زەوی هەیە، ئەمانە پێیان ئەوترێت aliens. An alien is a creature from a different world. بۆ نمونە ئەڵێن The alien came in peace. The alien came in peace. زیندەوەرە ئاسمانیەکە بە ئاشتی هات، واتە بەبێ ئەوەی هیچ شەڕێک بات هاتووە بۆ لای ئێمە. وشەی دووەم among واتە لە نێوان کە مەبەست لە شتێکە لە نێوان چەند شتێکی ترا بێت. If you are among certain things, they are all around you. بۆ نمونە ئەڵێن There was a red apple among the green ones. There was a red apple among the green ones. سێوێکی سوور هەبوو لە نێوان سێوە ساوزەکانە. وشەی سێم chart واتە هێڵکاری وەک ئەوەی کە لە وێنەکەی ئایبینن. A chart is a list of information. بۆ نمونە ئەڵێن We used a chart to see how we had improved. We used a chart to see how we had improved. هێڵکاریەکمان بەکارهێنا بۆ ئەوەی بیبینین چەندێک یان چۆن گەشەمان کردبوو. مەبەستەوەیە کە ویستومانە بەراورد بکەین لە نێوان کاتێک لەگەڵ کاتێکی ترا بۆ ئەوەی کە بزانین چەندێک گەشەمان کردووە. وشەی چوارەم cloud واتە هەور. A cloud is a group of water drops in the sky. بۆ نمونە ئەڵێن The sky was filled with white clouds. The sky was filled with white clouds. ئاسمان پڕ بوو لە هەوری سپی. وشەی پێنجەم comprehend واتە تێئەگات. To comprehend something is to understand it. بۆ نمونە ئەڵێن Henry could not comprehend the message. Henry could not comprehend the message. Henry نەیتوانی لە پەیامەکە تێبگات یان نەیتوانی لە نامەکە تێبگات. Message واتە نامە یان پەیام. وشەی شەشەم describe واتە وەسفیەکات. To describe is to say or write what someone or something is like. بۆ نمونە ئەڵێن They described their tree as colorful with gold ribbon and a star. They described their tree as colorful with gold ribbon and a star. واتە وەسفی درەختەکەیان کرد بە ڕەنگاوڕەنگ و بە شریتێکی ئاڵتوونی و ئەستێرەیەک پێوەی. وا وەسفیان کردووە کە درەختەکەیان ڕەنگاوڕەنگە هەروەها شریتێکی ئاڵتوونی پێوەیە لەگەڵ ئەستێرەیەکە. Ribbon واتە شریت کە مەبەست لە ئەوەیە کە بەکارەهێنرێت بۆ دروستکردنی قردێ لەو ئەو شتانە. وشەی حەوتەم ever واتە هەتا ئێستا یان تا ئێستا. Ever means at any time. بۆ نمونە ئەڵێن Going skiing last winter was the most fun I've ever had. Going skiing last winter was the most fun I have ever had. واتە ڕۆشتن بۆ خلیسکێنەی سەربەفر لە زستانی ڕابردووە خۆشترین شت بووە کە تا ئێستا هەم بوو بێت. Ever بەمانای هەتا ئێستا دێت و سکی واتە خلیسکێنەی سەربەفر. وشەی هەشتەم fail واتە شکست دەهێنێت. To fail means you do not succeed in what you try to do. بۆ نمونە ئەڵێن Since he failed to get the job, he was sad. Since he failed to get the job, he was sad. لەبەرەوەی کە شکستی هێنا لە بەدەستهێنانی ئیشەکەیە خەمبار بوو. Since بەمانای لەبەر ئەوە دێت. Fail واتە شکست دەهێنێت. Job واتە ئیش. Sad واتە خەمبار. وشەی نۆیەم friendly واتە ڕووخۆش یان میهرەبان یان هاوڕێیانە. Friendly is behaving in a pleasant, kind way toward someone. بۆ نمونە ئەڵێن The friendly animals came up to the girl. The friendly animals came up to the girl. ئاژەڵە میهرەبانەکان هاتن بۆ لای کچەکە. وشەی دەیەم grade واتە قۆناغ یان نمرە. A grade is a score or mark given to someone's work.
بۆ نمونە ئەڵێن I managed to get good grades on my report card. I managed to get good grades on my report card. توانیم کە نمرەیەکی باش بەدەست بێنم لەسەر کارتەکەم. report card واتە کارتی نمرە کە مەبەست لەو کارتەیەکە لە قوتابخانە وەریەگرێت. وشەی 11 instead واتە لە بری یان لە جیاتی. Instead means in place of. بۆ نمونە ئەڵێن he ate the carrot instead of the ice cream. He ate the carrot instead of the ice cream. واتە گێزەرەکەی خوارد لە جیاتی ئایسکرێمەکە. واتە لە بریەوەی کە ئایسکرێمەکە بخوات گێزەرەکەی خواردووە. Instead بە مانای لە جیاتی دێت. وشەی 12 library واتە کتێبخانە. A library is a place where you go to read books. بۆ نمونە ئەڵێن the library at school is full of books. The library at school is full of books. کتێبخانەی قوتابخانە پڕە لە کتێب. Library واتە کتێبخانە. وشەی 13 planet واتە هەسارە. A planet is a large round thing in space. بۆ نمونە ئەڵێن Saturn is the planet that has a ring around it. Saturn is the planet that has a ring around it. واتە هەسارەی زوحەل ئەو هەسارەیە کە ئەڵقەیەک بە چواردەوریایەتی. Saturn واتە هەسارەی زوحەل، planet واتە هەسارە، ring واتە ئەڵقە. وشەی 14 report واتە راپۆرت. A report is something that students write for school. بۆ نمونە ئەڵێن Karen had trouble writing her report. Karen had trouble writing her report. Karen کێشەی هەبوو لە نووسینی راپۆرتەکەیە. Trouble واتە کێشە. وشەی 15 several واتە چەند کە مەبەستەوەیەکە لە دوو زیاتر بێت بەڵام زۆریش نەبێت. Several is more than two but not many. بۆ نمونە ئەڵێن He had to read several books for class. He had to read several books for class. ئەبووکە چەند کتێبێک بخوێنێتەوە بۆ دەرسەکەی. وشەی 16 solve واتە شیکاری ئەکات، چارەسەری ئەکات یان حەلی ئەکات. To solve something is to find an answer to it. بۆ نمونە ئەڵێن All the students could easily solve the math problem. All the students could easily solve the math problem. واتە هەموو خوێندکارەکان توانیان بە ئاسانی پرسیارە بیرکاریەکە شیکار بکەن. Problem بە مانای پرسیاری بیرکاری دێت، هەروەها بە مانای کێشەش دێت. Solve واتە شیکاری ئەکات یان چارەسەری ئەکات. وشەی 17 suddenly واتە لە ناکاو. If something happens suddenly, it happens quickly and unexpectedly. بۆ نمونە ئەڵێن I was suddenly surprised by the cake my friends brought me. I was suddenly surprised by the cake my friends brought me. واتە لە ناکاو سەرم سوڕما بە ئەو کێکەی کە هاوڕێکانم بۆیان هێنا. Suddenly واتە لە ناکاو. وشەی 18 suppose واتە وا ئەزانێت. To suppose is to guess. بۆ نمونە ئەڵێن I suppose I should go home. I suppose I should go home. وا بزانم ئەبێت بڕۆمەوە. Suppose واتە وا بزانێت. وشەی 19 universe واتە گەردون. The universe is the known or supposed objects in space. بۆ نمونە ئەڵێن The universe is so large that it cannot be measured. The universe is so large that it cannot be measured. واتە گەردون ئەوەنە گەورەیە کە ناتوانرێت بپێورێت. Universe واتە گەردون، measure واتە ئەیپێوێت. وشەی 20 view واتە ئەیبینێت یان دیمەن. To view is to look at something. بۆ نمونە ئەڵێن Michael likes to view himself in the mirror. Michael likes to view himself in the mirror. واتە Michael حەزەکات کە خۆی لە ئاوێنەکەیە ببینێت. بەشی دووەم ڕاهێنان. لەم بەشەیە 5 ڕاهێنانمان هەیە کە هەر یەکێکیان پێناسە یەکێکە لە ئەو 4 هەڵبژاردنەی کە هەمانە. Let's do this. Number 1. Everything that exists in space. A. Universe. B. Instead. C. Suddenly. D. View. Number 2.
not an exact amount but less than many. A. Ever. B. Among. C. Several. D. Solve. Number 3. A creature from a different world. A. Report. B. Alien. C. Chart. D. Among. Number 4. In place of. A. Solve. B. Suppose. C. Fail. D. Instead. Number 5. To guess. A. Fail. B. Suppose. C. View. D. Comprehend. بەشی سێم چیرۆک. لەم بەشەیە چیرۆکێک باسەکەین کە ئەو 26 فێربووین تێیا بەکارهێنین. با دەست پێ بکەین. The report. Lee sat among the books at the library and thought about his group project. They had to turn it in soon, but he hadn't even started his part. Jack and Claire were in his group. They had worked hard. They were also very smart, and Lee didn't want them to get a bad grade. Jack did the report. He wrote many good sentences and described things with great adjectives. Claire drew a nice map of the stars. Now, Lee needed to do his part of the project. Well, I suppose I need to start my model, Lee thought. Making a model of a planet was really hard. Lee tried to read several books, but he couldn't comprehend any of the charts. We're gonna fail because of me, Lee said. He put his head down on the table and said, I wish I could see a planet instead of having to read about it. Suddenly, there was a bright light. Lee was pulled from his chair through the roof and right into a strange ship. Hello, kid, said an alien. Did you ask for help? Lee told the friendly alien all about his project. The alien agreed to help Lee solve his problem. First, we'll fly through space to view the universe. Then I can help you make a model of my planet. Soon, they were going through the clouds. They passed the moon, then they viewed Mars. Lee was very excited. Instead of a bad grade, his group would have the best project ever. It's time to go home, the alien finally said. On the way back, he helped Lee make a model of the planet Mars. Soon, they were on Earth. Thanks, Lee said. My model will be awesome. Then he took his model and said goodbye to his new friend. The report. Raportaka. Lee sat among the books at the library and thought about his group project. Lee sat among the books at the library. Lee لنێوان کتێبەکانە لە کتێبخانەکە دانیشتە بوو and thought about his group project. و بیری لە پرۆژەی گروپەکەیان کردەوە. They had to turn it in soon, but he hadn't even started his part. They had to turn it in soon. ئەبوایە زوو تەقدیمی بکەن, but he hadn't even started his part. بەڵام ئەو هێشتا دەستی بە بەشەکەی خۆی نەکردبوو. Jack and Claire were in his group. Jack و Claire لە گروپەکەی ئەما بوون. They had worked hard. زۆر بەباشی ئیشیان لەسەر کردبوو. They were also very smart, and Lee didn't want them to get a bad grade. They were also very smart. هەروەها ئەوان زۆر زیرەک بوون. And Lee didn't want them to get a bad grade. نێ ئەویست کە ئەوان دەرەجەیەکی خراپ بن یان نمرەیەکی خراپ بن. مەبەستەوەیەکە نەیویستوە بەهۆی ئەمەوە دەرەجەیەکی خراپ بن. Jack did the report. Jack راپۆرتەکەی نووسی. He wrote a lot of very good sentences and described things with great adjectives. He wrote a lot of very good sentences. چەندەها ڕستەی زۆر باشی نووسی بوو and described things with great adjectives. و شتەکانی وەصف کردبوو بە بەکارهێنانی adjective یان هاوڵناوی زۆر باش. Claire drew a nice map of the stars. Claire drew a nice map of the stars. Claire نەخشەیەکی جوانی ئەستێرەکانی کێشا. Now, Lee needed to do his part of the project. Now, ئێستا, Lee needed to do his part of the project. ئەبوایەکە بەشی خۆی لە پرۆژەکەیە بکات. Well, I suppose I need to start my model, Lee thought. Lee بیری کردەوە وتی, Well, I suppose I need to start my model.
وابزانم ئەبێت دەست بکەم بە مۆدێلەکەم. مۆدێل بچووکراوەی شتێکی ترە. بۆ نمونە لێرەیە مەبەست لە مۆدێل ئەوەیە کە هەسارەکان بۆ نمونە بە بچووکی دروست بکات. ئەو پێوترێت مۆدێل. Making a model of a planet was really hard. Making a model of a planet was really hard. دروستکردنی مۆدێلێکی هەسارەیەک زۆر قورس بوو. Lee tried to read several books, but he couldn't comprehend any of the charts. Lee tried to read several books. Lee هەوڵی دا کە چەند کتێبێک بخوێنێتەوە, but he couldn't comprehend any of the charts. بەڵام نەیتوانی لە هیچ یەکێک لە هێڵکاریەکان تێبگات. We're going to fail because of me, Lee said. Lee وتی, we are going to fail because of me. بەهۆی منەوە ئەکەوین. Fail بە مانای کەوتن دێت کە بۆ نمونە لەوانەیەکە یان لە پرۆژەیەکی قوتابخانەیە بکەویت ئەو پێوترێت fail. He put his head down on the table and said, سەری خستە سەر مێزەکە و وتی, I wish I could see a planet instead of having to read about it. I wish خۆزگە I could see a planet. بمتوانیایە کە هەسارەیەک ببینم instead of having to read about it. لەبری ئەوەی کە دەربارەی بخوێنمەوە. واتە بەلایەوە باش بوو کە هەسارەیەک ببینێت لەبری ئەوەی کە لە کتێبەکانە دەربارەی بخوێنێتەوە. Suddenly there was a bright light. Suddenly لە ناکاو there was a bright light. ڕووناکیەکی گەش هەبوو. Lee was pulled from his chair through the roof and right into a strange ship. Lee was pulled from his chair. Lee لە کورسیەکەی هەڵگیرا through the roof بەناو سەربانەکەیە and right into a strange ship و بۆ ناو کەشتێکی ئاسمانی نامۆ. واتە ئەم لەسەر کورسیەکەی دانیشت بوو و شتێک لەسەر کورسیەکەی ڕایکێشا و بەناو سەربانەکەیە و بۆ ناو کەشتێکی ئاسمانی. Hello kid, said an alien. واتە زیندەوەرێکی ئاسمانی وتی, چۆنی بچکۆل, did you ask for help? داوای یارمەتیت کرد؟ Lee told the friendly alien all about his project. Lee هەموو شتێکی دەربارەی پرۆژەکەی بە زیندەوەرە ئاسمانیە میهرەبانەکە وت. The alien agreed to help Lee solve his problem. The alien, زیندەوەرە ئاسمانیەکە, agreed to help Lee solve his problem. ڕازی بوو کە یارمەتی لی بات لە چارەسەرکردنی کێشەکەیە. First, we'll fly through space to view the universe. یەکەم جار بە بۆشاییە ئەفرین to view the universe, بۆ بینینی گەردون. Then, I can help you make a model of my planet. دواتر, یارمەتیت ئەم یان ئەتوانم یارمەتیت بەم لە دروستکردنی مۆدێلێکی هەسارەکەم. Soon, they were going through the clouds. بە زوویی بەناو هەورەکانە ئاڕۆشتن. واتە دوای کەمێک بەناو هەورەکانە ئاڕۆشتن. They passed the moon. مانگیان تێپەڕاند. Then they viewed Mars. دواتر مەریخیان بینی. Lee was very excited. Lee زۆر خڕۆشا بوو. Instead of a bad grade, his group would have the best project ever. Instead of a bad grade, لەبری دەرەجەیەکی خراپ, his group would have the best project ever. گروپەکەی ئەمان باشترین پرۆژەیانە بێت تا ئێستا کرابێت. It's time to go home, the alien finally said. زیندەوەر ئاسمانیەکە لە کۆتایی ئەوتی, It's time to go home. ئێستا کاتی ڕۆشتنەوەیە بۆ ماڵەوە. On the way back, he helped Lee make a model of the planet Mars. On the way back, لە کاتی گەڕانەوەیە, he helped Lee make a model of the planet Mars. یارمەتی لیە لە دروستکردنی مۆدێلێکی هەسارەی مەریخ. Soon, they were on Earth. بە زووی لەسەر زەوی بوون. واتە بە زووی گەشتنەوە سەر زەوی. Thanks, Lee said. سپاس, Lee وتی. My model will be awesome. مۆدێلەکەی من زۆر زەخمە بێت. Awesome واتە زەخم یان نایاب. Then he took his model and said goodbye to his new friend. Then پاشان he took his model مۆدێلەکەی هەڵگرت and said goodbye to his new friend. و خواحافیزی لە هاوڕێ نوێیەکەی کرد. بەم شێوەیە ڤیدیۆڕۆمان کۆتایی هات. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو لایکی بکەن و بە هاوڕێکانتانی بنێرن و ئەگەر بەدڵیشتان نەبوو یەک دیسلایکی بکەن و پێم بڵێن چۆن بتوانم ڤیدیۆکانی داهاتوو باشتر بکەم. تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.